لە سلێمانی نرخی نان گران بوو. نانەوەخانەکان 6 نانیان کرد بە 1000 دینار و دەڵێن ئەگەر لە بەرامبەر ئەو بڕیارە سزا بدرێن نانەوەخانەکانیان دادەخەن. نرخی ئارد و نەوت و غاز و باج ڕسومات زیاد کراوە. نانەوەخانەکان دەڵێن حکومەت هیچ هاوکاریەکیان ناکات، ئەوانیش ناتوانن بەم جۆرەی حکومەت دەیەوێت بەردەوام بن لە کارکردن. کۆدەنیەک دروست بووە بە حکومەوەی کە وەکو جاری پێشوو نەماوە بڵێ ئەم جارە ینی لەوان نەماوە کە بڵێ هیچ مەجالێکی تیاما بێت. ئەم جارە هەمووی گەشتە بۆ قەنەعاتی کە 6 نانبا بە 1000 دینار بە کێشی 100 گرام چکە زەرەرەکە بۆ شێوازە نەیفرۆشی مەجبوری دوکانەکە و یا دابخێ یا ئیشەکە بگۆڕی بە شتێکی کە چکە بە هیچ شێوەیەک بەکەڵکی ئەوە نەماوە تۆ 8 نامکەی بە 1000 دینار و لە 80 گرام بیبڕیتەوەوانە بۆ ئیشەکە دەرینانە چکە فەردی ئارد سەرەکەی زۆر بەرز بۆتەوە. ئەگەر 8 نان بدرێت بە 1000 دینار قەبارەکەی دەکرێتە 6 گرام، ئەگەری 6 نان بێت 100 گرام، بەڵام گونکی قەبارە 6 گرامی ئەم نانەی لێ دەرەچێت. ئەوە لێ لۆقمە قازیێنان لە چی دەرچێت؟ ناوەڵاوە هەر دەستی وەساشکە هەر ناکرێتە سەر دەستگا بە تیرۆکیش ناکرێەوە. چاودێری بازرگانی سلێمانی قسەیەکی دیکەی هەیە. بە نانەوەخانەکان وتراوە هەفتەیەک مۆڵەتیان پێ بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. ئەگەر چارەسەر نەکرا با 4 نان بکەن بە 1000 دینار، بەڵام قەبارەی گونکەکە 130 گرام بێت. بە پێچەوانەوە سزای ئەو شوێنانە دەدەن کە نان گران دەکەن. ئەم هەفتەی ڕاوەستن لە سەرمان ئەوەی ئێمە کە بۆتانەکەین لە پشگیری بۆ ئێوەیە. ئەگەر بۆشمان نەکرایتەوە دەسڵاتی کەسی تیان نامێنێت خۆجا خۆدا نەزانن ئەوان ژوەکو ئەم خەڵکە ماڵ و مناڵیان هەیە وەکو ئەو خەڵکی تر پێویستیان بەژیانە لەبەرەوە ئێمە ئەم هەفتەیەکە دامان لێکردون ئەگەر بۆمان کرای ئینشەڵا ئەو شتانی کە هەیە بۆیان دابینکەین. ئەگەر نەکرایترەوە ئێمە پێمانتون 4 نانکەن بە 1000 دینار بە کێشی 160 گرام چکە 6 نان بە 1000 دینار کێشە بۆ هاوڵاتی دروستەکە. بۆ نمونە هاوڵاتی بای 250 بیوێ ئەوێ نانێکی بیتێ، ئەگەر بای 750 بیوێ بە 4 نانی بیتێ. لەبەرەوە ئەمە کێش معادلەکە کێشەیەک بە هاوڵاتیان بە پێشمانوتون بە کێشی 80 گرام 8 نان بن بە 1000 دینار وەکو هەر ئەوە کاتەوە بەزەوان ئەڵێ ئێمە 6 بە 1000 ئێمە وەکو خۆمان بەیشی خۆبڵمانیە نە ئێمە نە ئاسایشی ئابووری نە قایم قامێن نە پارێزگار. هەوڵاتیەک دەڵێت حکومەت میلەتی پشتگوێ خستووە و بەلایەوە گرنگ نییە دۆخی گوزەرانیان چی لێ بەسەر دێت. ئەم حکومەتە حکومەتێکی جاهیل و نەفامە، ئەوەی ڕەحمی خوا بێ لە دڵیان نییە. خاوەن نانەوەخانەکان دەڵێن وەزارەتی کشتتوکاڵی هەرێم زۆر بە شانوباڵی ئەو کۆمپانیا ناخۆیەدا هەڵیدا کە ڕایگەیاندبوو ئارد بەرهەم دەهێنێت و نرخەکەی هەرزان دەبێت، بەڵام ئەوانیش بە هەمان نرخ ئارد دەفرۆشن و جیاوازیەکی ئەو تۆی نییە لەگەڵ ئەو ئاردەی لە دەرەوە هاوردە دەکرێت و باجێکی زۆری لەسەرا. ئەگەر حکومەت لەسەر گرانکردنی نرخی نان سزایان بدات نانەوەخانەکان دادەخەن و تەنانەت ئامادەشن پیشەکانیان بگۆڕن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.